لە کاتێکا نوێژ هەمووی تەعظیمی خوایە. زۆرترین کەلیمەکە کە لە نوێژا دووبارە بێتەوە ئەڵڵاهو ئەکبەرە. خوا گەورەیە لە چی؟ لە هەموو شتێک. تۆ هاتووی ئیساکەنە بە من بڵێیت مشکیلەکانم لە نوێژە بی لە چیەکەیتەوە؟ بی لە واکەیتەوە کە دوایی تەواو بوویت عەریزەیە بۆ مدیرەکە و بەرزکەیتەوە؟ یاخێ بێ خوا موافقەی لەسەر کات چکۆ دڵی مدیرەکەش و سەر و ئەویش و تا ئەگاتە کەشکەڵانی فەلەک بەدەست خوایە. بی لە چیەکەیتەوە؟ مشکیلەکە و لێرە حەلە بێ. خوای گەورە ئەفەرمێت چی؟ ئەفەرمێت وَلَقَدْ نَعْلَمُ أَنَّكَ يَضِيقُ صَدْرُكَ بِمَا يَقُولُونَ. ئەی محەممەد وڵڵاهی ئێمە ئەزانین تۆ خەفەتە خۆی کە قسە و پێڵێن و داوایانەکەین و جوابێن نایەنەوە. فەرمێت فَسَبِّحْ بِحَمْدِ رَبِّكَ وَكُن مِّنَ السَّاجِدِينَ. ئەی محەممەد خەفەت مەخۆ، تەسبیحاتی خوا بکە و سوزدە بەرە مشکیلەکە و لە بیرە چێتەوە. یەک بۆ لام ئەڵێم کوڕم تۆ قەلەقیت، مشکیلەی نەفسیت هەیە، کێشەت هەیە، بیرەکەیتەوە. ئەلێ کاکتێژەم لەخوا بەزیا بێ ها منەقەبەم، ماشەڵڵا ڕیشم هەیە، ماشەڵڵا ئیماندارم، ماشەڵڵا نوێژەکانم بە مەزبوط. ئەڵێم وڵڵاهی ئەو نوێژەی ئیسفادی پێ نەگەیانیت. تۆ لە قەلەقی یاشە و خەوە لێ ناکەوێ. نوێژی چیەکەی کوڕم؟ ئەخر خۆ تۆ ئیمامی عومەری، ئیمامی عومەرە فەرمێ لە کاتی نوێژە حسابی زەکاتی بەحرین مەکرد. فەرمێ زۆر جارە میز بخەوم خەو لێ ناکە و دوایی ئەهاتم نوێژ مەکرد، بەڵام لە قەلەقی ئوممەتەکەمە ئەگام نوێژەکەم نەبوو. خۆ تۆ عومەر نیت، ئێمە هەمومان ئەوەمان بخستۆتە مێشکی خۆمانەوە. بۆیە عومەرە فەرمێت ڕەضی الله عنه، ئەفەرمێت هەندێکتان هەیە ئەگاتە تەمەنی 70 ساڵ بە درێژایی تەمەنی نوێژەکە، ئەفەرمێ یەک دانە نوێژی بۆ نەنووسراوە. الله بۆیە بێ بزانی کە تۆ لەگەڵ خوای گەورەی هەڵی ئەڵڵاهو ئەکبەر، خوایە من مشکیلەکەم لای تۆ حەلە بێ. خوای گەورە فەرمێ مشکیلەو هەیە، کێشەو لەگەڵ خەڵکا هەیە، خەڵگا تۆ پێکا قسە وەرناگیرێ، لە مجتەمەعا ڕێزی و بەداناندێ، بەتەمای براوە بیت و دۆڕاویت. فەرمێ فەسەبح بحەمدی ڕەبیک وەکن منە الساجدین. سوزدە بەرە مشکیلەکانە بۆ حەلە بێ. تەسەوور نەکەی غەیری خوا بتوانێت کێشەیەکە بۆ حەلکا. وَإِن يَمْسَسْكَ اللَّهُ بِضُرٍّ فَلَا كَاشِفَ لَهُ إِلَّا هُوَ وَإِن يُرِدْكَ بِخَيْرٍ فَلَا رَادَّ لِفَضْلِهِ. خوای گەورە تەنها خۆیەتی ئەتوانێت شتەکان بۆ حەل. تۆ لە پەناه خوایەی، داوا لە خوا ئەکەیت، مشکیلەکان لەبەردەستی ئەوە. ئێستا هاتووی بیر لە عەبدەکەیتەوە، بیر لە چی عەبدەکەیتەوە؟ چاوەڕی موچەکەتیت، چاوەڕی تەرقیەکەتیت، چاوەڕی دەرچوونەکەتی، چاوەڕی مامۆستاکە و مدیرەکەتیت. ئەخ تۆ لە حزوری خوایە خۆشەویستەکەم. خوا ئیساکەنە مامۆستاکە و بانکا بڵێ مدیر بانکەکە. چەند قسە ڕێکە خەی هەتاوە کۆچیتە بەردەمی مدیرەکە. ئێگە بڵێن وەزیر بانکەکە، ئێگە بڵێن سەرۆک بانکەکە. چۆن شوقەیەکە پیادێ. تۆ بەڕێزەکەم تۆ بێ بزانی لە حزوری چیا وەستاوی کاڵی ئەڵڵاهو ئەکبەر، خوا لە هەموو شتێک گەورەترە.